ئەبوو عوبەیدە ڕەزای خۆی گەورەی لێبێ ئێستا سەرکردەی موسڵمانانە لەوێ لە شام. عومەر ڕەزای خۆی گەورەی لێبێت دەچێت بۆ شام. مسلمانان پیاوە بەرز و گەورەکان لە ئیستیقبال و پێشوازیکردنی عومەردان خەلیفەی مسلمانان چاو دەجێڕە بۆ عوبەیدە نابینێ، دەڵی کوا براکەم ئەینە ئەخی، براکەم لەکوێ؟ دەڵێن ئەبوو عوبەیدە، دەڵێ بەڵێ، دەڵێ ئێستا دێت. ئەبوو عوبەیدەش دێت، تەماشای ئەبوو عوبەیدە دەکات، زۆر یعنی لاواز، یعنی وا دیار نییە کە لە ژیانێکی خۆشدا بێت. لە کاتێکدا قائیدی مسلمانانە لە هەموو شام، دەڵێ ئەی ئەبوو عوبەیدە دەمێ بێمە ماڵەکەت. دەڵێ ئەی خەلیفەی مسلمانان، چیت داوە لە ماڵی من، بۆچی دیت؟ وا مەزانن بەخیل بووە، لەبەر بەخیلی نا، بەس سڕێک هەیە نایەوێت کەشف بێت. دەفەرمێ بەڵێ دەمەوێت بێم ماڵەکەت ببینم ئەی ئەبوو عوبەیدە، حەز دەکەم بێم لەوێ دابنیشم. قال ما تصنع عندي ما تريد إلا أن تعصر عينيك علي. دەزانم بۆچی دەتەوێ بیت بۆ ئەوەی سەیری حاڵی من کەیت و دەستکەی بەگریان. فدخل دەچێتە ژوورەوە بۆ ماڵی ئەبوو عوبەیدە فلم يرى شيئا. قال أين متاعك؟ هیچی نەبینی ناو ماڵ؟ دەی کوا ماڵت کوا؟ کامی ماڵی تو؟ لا أرى إلا لبدا أو صحفة وشنا وأنت أمير. هیچ نابینم إلا پارچە ڕایەخێکی شڕ نەبێت و قاپێک و لەگەڵ پەرداخێک، ینی شتێکی ئاوا، هیچی تر نابینم. ئەی ئەبوو عوبەیدە ئەعندەکە طعام؟ خواردنت هەیە؟ برسیمە خواردنت هەیە ئەبوو عوبەیدە؟ خواردنێکمان بۆ بێنە. فقام أبو عبيدة إلى جونة فأخذ منها كسيرات. أبو عبيدة شو لا تاقيك دا چەند لەتکەنانێک پارچەنانێکی وشتی هەبوو کەرتەنانێک. فبكى عمر ڕەزای خوای گەورەی لێبێ دەست کرد بە گریان. فقال له أبو عبيدة قد قلت لك إنك ستعصر عينيك علي يا أمير المؤمنين. پێم وتی مێ ماڵەکەم، وتم مێ دەمزانی بێی بێتاقەت دەبی. قال عمر غيرتنا الدنيا كلنا غيرك يا أبا عبيدة. فەرمووی دنیا هەمومانی گۆڕیە ئەبوو عوبەیدە جگە لە تۆ نەگۆڕاویت، هەمومان گۆڕاین. دنیا تەسیری لە هەمومان کرد. ڕەزای خوای گەورەی لێ بێت.